أي رفيقاني طريقة دردي عشقم شاركي گردو گلی بیان بو سبا کتابی هنا لو یار ناز داروا راز و عتابی هنا لو یار ناز داروا راز و عتابی هنا لخوشیا كقاسيت هاتو جوابي هنا ساقي لبرد درها جامي شرابي هنا بالخير مع الحيرة مهافتابي هنا بالخير مع الحيرة مهافتابي هنا لكوري بازم ورازما لحالتي شي ماستا دانيش تبون لناكا عدو كمان واستا دانيش تبون لناكا عدو كمان واستا لحيرة سرابا مجلس عمومي هاستا يارم لأندروما دستي رقيب لدامستا غمناك وشاك نمامن رحمة عذابينا غمناك وشاك نمامن رحمة عذابينا بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست دیدار لەگەڵ هونەرمەندێکی تر هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست کاک داناغەنی بە هاوکاری هونەرمەندی زۆر عزیز کاک سەباح سەنتور کاک دانەگەن زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامەیەدا ئامادەی زۆر سپاس بەوە بەخێر بێن سەرهەر دووشاو کاک سەباح گەن جەنابیشت خۆشحاڵم کە لەم بەرنامەیە ئامادەی زۆر سپاس کاک دانا پێم خۆش بوو باسێک لە خۆت بکەی کاک داناغەنی کێیە لە چه شارێک لەدایک بووە؟ ناوی سیانیم داناغەنی ڕەشیدم لە شاری سلێمانی لە باشووری کوردستان لەدایک بووم لە گەڕەکی چوارباغ باور تریشیکەمەوە هەر لێرە گەورە بووم لەم شارە و پاش چەند ساڵانێکی زۆر ماندوو بوون و ڕەند شێشان و وەکو هەموو کەسێکی ئەم وڵاتە و ئەم نیشتیمانە میژۆکو هەموو یەکێک لەو هاوڵاتێکی ئەم وڵاتە ژیانم بەسەر بردووە و هەتا ئێستا هاتووم گیانومە. ساڵی چەند لەدایک بووی؟ ساڵی 69. ساڵی 69 بەڵێ. تەمەنەکەمان نزیکیەکە. بەڵێ. کاک سەباح گیان زۆر خۆشحاڵم کە جەنابیش لەم بەرنامە ئامادەی
پێم خۆش بوو جنابیشتر کورتێک لە خۆت باس بکەی بۆ بینێران دیارە زۆر کەست ناسێ نیازی نییە بەڵام پێم خۆش بوو لە بەرنمەکە باسێک لە خۆت بکەیت من ئەمە دووبارەیە بەرنامکە من سبە بنەوە هاوکاریەوە بەڕێزم بەڵام سەریشم سپی بوو ئێستا من ئەگەر عینەکەم بڵام تر ئاشکرا بێ تەمەنەکەم من وادی 1964م لە دایکبووی شاری سلێمانیم پەیمانگەی هونەرە جوانەکان بەشی شانۆم تاوا کردووە تر بە مۆسیقاش و هەر لە مناڵیەوە خەریک بووم ژیانی تەلەباتیم هەموو ینی خوێندکاریم لە سلێمانی تاوا کردو هەر هەمووی چەند ساڵێکیش لە ئەوروپا بووم ئەو گەڕاومەتەوە چەند ساڵێکیشە هەر خەریکی مۆسیقا بووم ینی ژیانی من بەس مۆسیقا ینی بڵێ بچۆ بۆ لاوە نازانم بەس تەنها مۆسیقا نەبێ هیوادارمە سەرکەوتوو دیارە مۆسیقا بۆ خۆی بەشێکە لە ژیان و پێشکەش بنەتەوەکەی جێکەی وەر بۆ خۆی ژیانێکی ترە بۆ خەڵکەکە مۆسەگیان پێم خۆش بوو کاری دەستپێکردنی گۆرانی کاکدانە لەکوێوە دەستی پێکرد و ئەم هەوێن و خولیای گۆرانی وتنی لەکوێوە سەرچاوی گرد و گەرای بەست لە ڕاستیاوە گەڕێنەوە بۆ ساڵانی سەرەتاییم قوتابخانی سەرەتاییم بەڵێ بازم کاک سەباحوان پێشێمە بوون بۆ جوای پێشێمە بوون ئەگەڕێمە بۆ پۆلی سێ و چواری سەرەتاییم بەڵێ هەر لێەوە دەسم پێکرد و لە ڕاستیا من وە گۆرانی وتننا وەکو مۆسیقا دەسم پێکرد بەڵام ئیترەویش خۆی بۆ خۆی باس و بەسەراتێکی لەسەرە کە چۆن بووم بە گۆرانی بێژ و دەسم کرد بە گۆرانی وتن سەرەتا بە مۆسیقا دەست پێ چه ئامێریک سەرەتا بە ئامێری میلۆدیکا دەستم پێکرد بەردەوام بووی لەسەر یا نەخێر نەمایێتە لەسەر نەخێر هیچ شارزایك لە دیارە خولیای گۆرانەکەم زیاتر تیا بوو هیچ شارزایك لە هیچ ئامێرێکترا نیە ئێستا نەخێر پێت وایە کەسێکە مۆزیک ژەن مۆزیک بزانێ وەک گۆرانی بڵێ یارمەتی زیاتری ناکا بۆ ئەوەی گۆرانیەکانی خۆی پوختەتر بکە باشترە باش ئێستا با گۆرانیەکە لەکوێوە دەست پێ کرد گۆرانەکە ناڵێم هەر لە سەرەتای لە تەمەنی قوتابخانی سەرەتایی ینی هەر لەو کاتەوە دەست پێ کرد بە بەردەوامی بەڵێ ئیتر لە کۆبنەوەی دایک و باوکانە منە لێوە دروست بوو لەگەڵ تیپی مۆسیقاوشت چیەوە دەن لەگەڵ تیپی مۆسیقا و ساکە لە قوتابخانەی بێکەس مامۆستا عوسمان حەمامی بڵێ کاتوان بێکم مامۆستای خۆشم ناوزەندی بکەم جنابەت پێش ئەوەی کە سەفەری دەرەوە بکەی ساڵی چەند چووی بۆ دەرەوە ساڵی 95 ساڵی 95 پێش ئەوەی کە بچی بۆ دەرەوە پێشتر هیچ کۆمەڵە گۆرانی تۆمار کردبوو حەزەکەم باسێک تێروتەسەری لەسەر ئەو گۆرانی لەو کاتەیە کە مەرحەڵ گۆرانی بەڕاستی لە ناو ئێمەدا نەکە باو نەبوو بەڵام جۆرێک داخران هەبوو لە کۆمەلگای ئێمە و هونەرمەند نایەتوانی بە ئاسانی کاری هونەری بکە لە ڕاستیا من هیچ کاتێک هەستم بۆ نەکردو کە ڕێگرێکم هەبێت لە ماڵەوە بڵێ نەخێر بە پێچوانەوە زۆری یارمەتی دەرم بوون من لەلایەن ماڵەوە ناڵێم لەلایەنی حکوومەتی بەسەوە قوربانجان لەو کات و لەو زەمەنە هیلاکێکی زۆر هیلاکە بوویت بەڕاستی هەروە ئاسان نەبوو وەکو ئێستا کای بینیم جێ خۆشحاڵەیە کە ئیمڕۆ ئەو هەموو پێداویستی و ئەو هەموو ستۆدیۆی باش و ئەو هەموو تەکنیکەی کە ئیمڕۆ هەیە بەڵام ئەو کات بەڕاستی خۆی لە خۆیان ناساندنی خۆت زەحمەتێک بوو قورس بوو هەروە ئاسان نەبوو تۆ خۆ بناسێنی بە خەڵک و لە هەمووشی قورسترەوە بوو تۆ بەچی دەست پێ ئەەکەیت ئەیتر خۆ بەداخەوەیڵێم هەرچەنە ئێمە ئاوازدانەری باشیشمان هەیە بەڵام بەڕاستی کەمن ئەتوانین بە پەنجەکانی دەست بیان ژمێرین لەبەرەوە ئێمە زۆری نەمان ئەتوانم من بەش بە حاڵی خۆم بۆ خۆم بە لاساییکردنەوە دەسم پێکرد کەەوە شتێکی ناچاری بوو بۆ ئێمە لەبەرەوە هەر لە سەرەتای لە یەکەم گۆرانی تەلەڤیزیۆنیم بە گۆرانی نیازم تۆماکە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک گۆرانی نیازە گۆرانی نیاز ئاوازی کاک ناسری ڕەزازیە شعری مامۆستا گۆرانە بەڵێ هۆنراوی مامۆستا گۆرانە هەرو کاتە لەگەڵ تیپی مۆسیقای شەی سۆران تۆمارم کرد و بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک ئەو دەم هەر ئەو گۆرانیە بوو کۆمەڵە گۆرانی تۆمار کرد بوو ئەوانە چۆن باسێک لە ئەو بەرهەمانە بکەیت کە پێشەوەی بڕۆی دەرەوە ساڵی هێشتاکان بڵێ چەند گۆرانی بوونەوەە کە تۆمارەت کردبوو ئەو گۆرانیە زۆرێک ئەتوانم بڵێم تا 15 گۆرانیەکە بوون 15 گۆرانی هەتاوکو
هەشتاکان بەڵێ لە هەشتاکانە لە ساڵی هەشتا و حەوتا یەکەم گۆرانی ئەو بوو کەوتم گۆرانی نیاز دەستم نیاز، پێ کرد دوا بە دوای نیاز گۆرانی دیاری ئەم جارەکە بە لەسەر ڕێگەی گەڕانەوەم زیاتر ناوبانجی هەیە بڵێ ئاوازی هونەرمەند کاروان عوسمان و هۆنراوەی مامۆستا شێرکۆ بێکەس بڵێ دوا بە دوایەوە کاسێتێکمان تۆمار کرد لە هەموو مۆسیقی کاسێتەکە کاکێرژ عەبدوڕەحمان هێر شەڕەش بڵێ کردی و هۆنراوەکان هۆنراوی کا حەمە عەزیزی تیا بوو و کاک ئەحمە بێکەس بوو و مامۆستا کامەران مکری بوو ئەوەی لە یادم بێ بەڵێ ئاوازەکان ئاوازەکان ئاوازی کاگێرژ عەبدوڕەحمان بوو زیاتر زۆرینەی بەڵێ فولکلۆری تیا بوو هی کاکەران عوسمان و کاک هێرژ عەبدوڕەحمان و نەخێر فۆلکلۆریتیانە بوو فولکلۆریتیانە نەخێر هەمووی گۆرە ئاوازی تازە بوون ئەو دەمکرا بوون شتێک کرا بە کلیپ نەخێر هەر لە تەلەڤیزیۆنەکان نەبوون هەر لە تەلەڤیزیۆن شانە بوو ئەوەی کە تۆمارم کرد تەنها و تەنها گۆرانی نیاز بوو بڵێ لەگەڵ گۆرانی لەسەر ڕێگەی گەڕانەوەم دیاری ئەم جارە ئەو بۆ تەلەڤیزیۆنی مۆسڵ بوو تەلەڤیزیۆنی مووسڵ باشە سپی بۆ دەم نەخێر گۆرانی دیاری نەخێر کاک سەباح جەنابەت یەکێک لەو هونەرمەندانەی کە بە بەردەوامی خزمەت بە مۆسیقای کوردی کردووە و خزمەتیش بە هونەرمەندان کردووە من پێم خۆشە هەڵوێستەیەک لەسەر دەنگی کاکدانە و بەرهەمەکانی کاکدانە بکەی کە کاکدانە لە چیە خۆی بینێتەوە جەنابەت پێم عەجیبی ئێمە تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد بەڕاستی هەوڵێکی زۆرمان لەگەڵ گۆرانی بێژان و هونەرمەندانی هەر چوار پارچەکەیەوە بەڵام لەوانی کە زۆر دیار بێ من حەزەکەم پێشەوەش قسەیە بکەم بۆی نەبێ بە ئەوەی کە من کاک دانا هەڵەسەنجێنم یا بەس ئێمە ئەومان هەیە قەت ئێمە باس یەکتری ناکەین بۆی بزانین مستەوای یەکتریمان چەنە من لەسەرەوە قساغم کە ئەبێ لەمە دووە ئێمە ڕێز لە یەکتری بگرین لە ئاستی هونەریمانە بۆ ئەوەی بزانین بەرامبەرەکەمان بزانێت کە ئەو کەسە چۆن کارەکات یا چی پێ یا چی ئەکات بۆ لەمە دووە لەبەر ئێمە زۆر ئەمانە کەم باسەکەین بەس حەزەکەم ئەم جارە من نزیکترین کەسم کاکەدانە لە گروپەکە شاوبەیەکی شەوەین جوانترین ئیش کردی بێتمان بۆ کاگەدانەمان کردو ئێمە بەرهەمەکانیشمان ڕووی ئەوەی هەیە لە چونکە دایمە پەخشەکرێ و دایمە ئەبینێت و گوێشی لێ بیسترێ من کە ئێمە ئەو ئیشخانەمان کرد بۆ زۆر هونەرمەند ئیشمان کردو بۆ کاک خالید ڕەشید ئیشمان کردو بۆ بەجادە ئیشمان کردو بۆ کاک عەدنان کەریم ئیشمان کردووە بۆ ئاڤان جەمال بۆ نیاخان بۆ بەیانخان بۆ زامبیاخان بۆ زوربەی گۆرانی بێژان و کچ و کوڕ ئیشمان کردو بۆ کاک ئەیوب عەلی بۆ هەمویان بەڵام بەڕاستی من هەمویانم لە پیرۆزەوە هەم دەنگی وشان ناخۆشە بەڵام کاکدانە بەڕاستی ئەحساسم لەگەڵی ئاجوڵێ ئەحساسی لەگەڵ ماجوڵێ زۆربەی کات ئێمە کە کاری دەکەین هاوبەشی لەناو ینی دایما ئاگامان لە ئەحساسی یەکتریە لە بوتن و لە ئەسفا و لە هەمویە ئێمە هیلاک نابین بێکەوە کە کارەکەین یعنی باوەڕ کە زۆربەی تۆمارکردنمان زۆر کاتکەنی پێچێ دانیشتنمان مۆسیقامان لە تۆمارکردنە قەت یەکتری هیلاک نەبووین بەدەستیەکەوە من حەزەکەم باسی ئەو بکەم مەدای دەنگی کاکەدانە مەجای ئەوەی تایە ئەگەر بتوانیت لە یەک ئۆکتاف و نیوێک ئەتوانێت گۆرانی برانی ئاوازی بۆ دروستکەی ئەوەش ئیشەکان دیارەکە چی وتووە تازەترین بەرهەمی ئەوەی کە من بۆم کردو کە ئێستا خۆی سێدیی حەزەکەم خۆی باسی بکەم بەڵام تازەترین بەرهەمی ئێمە ئەو سێدەی کە بۆمان هێنا نازانم ئەگەر ڕوخسەدی و سێدەمان بێنێ لێ ئەمە تازەترین بەرهەمی تیپەکەمانە دەستخۆش تازەترین بەرهەمی تیپەکەمانە یادگاری ڕەسەن دوو گۆرانی کاکەدانایەتیایە تەمان جوانێکەشی لەوایە ئاوازی خۆیەتی و بە شەریک ئەو حەزمەکە خۆی بێڵە بەس بۆی ئەوەی دا بە من بۆی ئیشەکەی دیارەکە چیایە من ئێمە دوو ئیشمان بۆ کردووە ئیشەکانی زۆر دایکیان سلێمانی ئەوی کە شەنجی ئاوازیە هیوادارم گوێی لێ بگرن و بزان کاکەدانە لە چ مستەوایەکە ئیشەکەی ئەمە یەک دووهەمیش کاکەدانە کە ئاواز دانێ ئەزانی ئەڵێ چی بە دوای شەعرە ئەگەڕێ بە دوای شێوازی ئاوازەکە ئەگەڕێ ئەوەش بۆ تیپەکەی ئێمە جوانە چونکە ڕەسەنایەتی لە دەنگایەتی من حەز ناکەم بڵێم دەنگی ئەو کەسەیە بەڵام ڕەسەنایەتی کە ئەڵەی گۆرانی هەستەکەی داناغانی گۆرانی کوردی ئەڵێ گۆرانی بەڕاستی سلێمانی ژەڵێ
یعنی ئێمە لەبەر ناوە ئەمە سلێمانچێتیە و حەقی خۆشمە من ئەڵێ مدانە کە گۆرانیەڵە سلێمانچێتیەکە ئەڵێ ئەمە گۆرانی سلێمانی من وا هەستەکەم چونکە گۆرانی بێژەکانی کەش گۆرانی مامۆستۆ چۆن ئێمە کاک محمومانەیە محمود دەروێش بەڕاستی کە گۆرانیەڵێ یعنی گۆرانی سلێمانی ئەڵێ ئەحمەد شەماڵمانەیە ئەڵێ سلێمانیە ئیبراهیمی خەیات یعنی ئێمە ئەو مامۆستا بەڕێزانی کە لە پێش ئەمەوە بوون بەڕاستی ئێمە ڕێچکی ئەوانمان گرتووە بە شێوازێکی کەلتوری بە شێوازێکی فۆلکلۆری بتوانین ڕەسەنایەتی شارەکەمان بپارێزین ئەگەر واژ نەکەین ئەی پێمان ئەڵێن کاکە ئێوە چیتان کرد لە شارە ئەی چ مۆسیقایەکتان ئامادەکرد کاکە دانا من بە ڕەمزی تیبی مۆسیقای فۆلکلۆری ێزانم هیوادارم ئەم ئیشانە قەت لە یاد نەکات ئەگەر لەگەڵ ئێمە شاکاری نەکرد بتوانێت شتێ بکە شێوازی و لە نەریتی ئەو ڕەسەنایەتی تیپی مۆسیقای فۆلکلۆر کردوێتی تا ئێستا بتوانێت ئەلەو ئیشانە بکات هیوادارم مەشیوادارین دیارە کاکدانەیەکێک لەو دەنگە ڕەسەنانەیە نەهر شاری سلێمانی با پێت نەڵین سلێمان چێتیەکە بەڵام باسی ئەحمەد شەماڵت کرد دەنگێکی غەریبە لە سلێمانیە بۆ من حەزەکەم جەنابەت باسی بکەی بۆ دەنگی ئەحمەد شەماڵ غەریبە ئێمە تۆزە باسی لەمە پێش باسی ڕەسەنایەتیمان کرد بڵێ ئەحمەد شەماڵ بەڕاستی بۆ هیچ هۆیەک نەهاتووە پیلی پرسیاری لێ بکرێ و گۆرانی بڵێ داخی دڵی و دەردە دڵی خۆی هەمووی بە شعرەکانی کە خۆی دایناوە و ئاوازەکەش کە زۆربەی فۆلکلۆری و هەنێکیشی خۆی دایناوە توێتی نەهاتووە من تەکلیفی ئەوەی لێ بکەم ڕم کاکە ئەم گۆرانیان بە بەم شکڵە بۆ بڵێ نە ئەوەی بوونی لە خۆیان سەلماوە ڕەسەنایەتێکە و ناسنامەکە بە خۆیوتی نەهاتوو من ناسنامی بۆ دروستکەم خۆی ناسنامی بۆ خۆی دروست کردووە من بە ئەسڵ سنەیە ئەو قسەکە زۆر تەواوە ئاخر هەچوو خۆ کوردستانە کوردستانە کاکدانە سلێمانی مەهاباد ناتوان حاشای لێ بکەین مناڵی لە شوێنێک لە دایک بوو بیت بەڕاستی بتگوازنەوە یا بە ئیجباری ڕۆژگار بتگوازنەوە بۆ وڵاتێکی تریا بۆ شارێکی تر ئێمە سنوورە بینمەنە بەداخەوە بەڵام نابێ بە شوێنی لە دایک بوونی خۆی ئێستا باسی سلێمانیتان من مەبەستمەوەیە ئێوە ئەوەیە کە ئەحمەد شەماڵ خەڵکی سنەبوو بەڕاستی و هاتوۆتە لێرە ئەوەیە کە جەنابەت فەرموو باست کرد بە تێرەتەسەریەکی دسەری من دایمە بیرەوە کە ڕەسەنایەتی لە چیوەیە لە ناسنامەوەیت ئەو کابرایە کەشتی وتووە نەهاتوە خوێنی بێتەوە تەنها بە جۆگرتن و دەردەدڵی خۆی بووە اینجا بەڕاستی سلێمانی ئێستا حالیان لەم دەقەیە هەچ کەسێک گوێ لە دەنگی ئەو کابرایەگرێت بە تایبەتی لە دوای 30 ساڵەوە نەک پێش 30 ساڵ هەست دەکات خۆی تابینێتەوە ئەمە هەژاریە ئەمە نەهامەتی و دەرەتانیە بەڵام ئەو کابرایە زۆر دۆڵەمەڵ بووە لە دەنگ و ئاوازەکانیە لە شعرەکانیە لە بوونی خۆیە بۆ کەم ماڵی لە سلێمانیە سێدی ئەگە کاسێتی ئەوی نەبێ ئەو گۆرانیە جوانانەش وتێتی شعرەکانیشی ئێستا بەسەرمانە تەطبیق بێ هەر شێکەڵێ وایە لەبەرەوە بەڕاستی ئەوە ڕەسەنایەتیە ئەوە گەوهەرە ئەوە من پێڵێم شەربەیەک لە ئاڵتون من ئەگەر ئێستا ئێمە یە گۆرانیمان کردو کاک شوان میرە گۆرانی لەو سێدیا گۆرانیش ئەویشی تایە تەمان من هەم کاتێ بەڕێزەواڵم ئێمە ناتوانین وەکە ئێوە بڵینەوە بەڵامی تر لێمان ناوەتەوە ئەگەر بتوانین خزمەتێکمان بە شتێکی بچوکی ئەو کردبێ من پێم وایە ببوورە کاک جەلا من پێم وایە ئەمێ وەکو ئیزافەیەکی بۆ قسەکانی کاک سەباح زۆر جوان باسی نمونەی کاک ئەحمەد شەماڵی ڕەحمەتی ئێنایە پێشێ منەمێ ئیزافەیە بکەم ئێمە وەکو میلەتێک بەڕاستی لە هەموو میلەتی دنیا وا باوە ئەم کەسانە تایبەتمەندی خۆیانیان هەیە ئەبێ دیراسە بکرێن بەڕاستی بەڵام بەداخەوە لای ئێمە هەرچەنە ئەبینم ئێستا بە خۆشحاڵیەوە مەسەن ئێستا تیپ فۆلکلۆر تیپ مۆسیقای فۆلکلۆر گۆرانێکی ئەحمەد شەماڵیان وتۆتەوە بەڵام من حەزەکەم زیاتر بە دڵنیاییەوە هونەرمەندی کەش کردوێتی دەستخۆشکەریان لێکەمە لێرەوە بەڵام ئێمە پێویستە لە سەرمان ئیتر بەسە دانیشین دیراسەی گۆرانی بێژەکانمان بکەین دیراسی ئەو کەسانە بکەین کە ئێمە بەداخەوە زۆر خزمەتیان کردین بەڵام ئێمە قەتری ئەوانمان نەگرتووە با ئێستا بەس بێ با دیراسیان بکەین دیراسەیەکی علمی لەسەر ئەو کەسان من داوان لەو کەساناکەم کە مۆسیقی چاکن و ئەکادیمی دانیشن دیراسی ئەو کەسایەتی و ئەو هونەرمەندانەمان بکەنەوە کاکدانا ئەو هونەرمەندانەیە کە پێش ئێوە بوون و هەمومانیان ناسی نۆک نمونەی کاک ئەحمەد شەماڵەوە مەجموعەیەک لەو هونەرمەندانەوانە ڕاستی سەوادی خوێن و نووسینیان نەبوو
ئەوەی کە کاکسە بە حباسیگر هەڵقوڵاوی خاکەکەی و دەرونی خۆیان بوو هەستی تایبەتی خۆیان بوو ئێستا شکر هەموو هونەرمەندان سەوادیان هەیە و بڕێکیان ئاکادمیان خۆن و تەنانەت مۆزیکی شەزانن مەبەستەکەم ئەوەیە لێرە چی گۆرانی تەواوە کات کە گۆرانێکی تەواو منی گوێگر پڕ بە پڕ هەست بکەم کەم گۆرانیەکی تەواو کوردیە و هەروە گۆرانێکی شازە کە من گوێم لێگرەوە و ئاسوودە و ئەرغەیانێ دڵنیا مەکاتەوە جۆرێک ئارامشم پێبەخشێ وەک شعر وەک مۆزیک وەک دەنگەکە جەنابەت چیت هەیە لەسەرەوە من ئەڵێم دائیمەن هەمیشە وایە ئەو کەسەی کە گۆرانی ئەڵێ یاخود ئەو کەسەی کە موسیسیانە یا ئەو کەسەی کە لەو بوارا کار دەکات بە تایبەتی من ئەتوانم لە لای خۆمەوە باسی بکەم بەڕاستی هەمیشە وایە کەسی هونەرمەند لە دەور و پشتی خۆیە ئەو شتانە کە کۆ ئەبێتەوە ئەم دیسانەوە بەو ئیحساسەی خۆی دەریێڕێتەوە کە ئەحساسێکی هونەریە یا ئاوازێکە یا شعرێکە یا موزیکێکە کە دایانەیە دایمەن ئاوێنەی ڕۆحی ئەو هونەرمەندانەیە بەڕاستی من وای ئەبینم ئەو شتە بەڵام ئەگەر بین لەگەڵ ئەوەشا پەرە بەمەبین و ئەکادیمیانە هەر زۆر باشتر زۆر شتێکی باشتر کە ئێمە ئەکادیمیانە و زانستیانە کارەکانمان بکەین کە من هیوادارم ئەو خەڵکانی کە بەڕێون ئەو کەسانی کە دروست بوون ئەو کەسانی کە دروست ئەبن هیوادارم بە شێوەیەکی ئەکادیمیانە و ئێمە وەکو هەموو میلەتانی دنیا وەکو هەموو میلەتانی دنیا مۆسیک و هونەر و ئەدەب و مێژ و جوغرافیا و زمان و هەموو شتێکی خۆمان ئەکادیمیانە بنووسینەوە و بۆی نەوەکانی دوای ئێمە سوودمەند بن و ئێمەش نەفەوتین وەکو میلەت بەڕاستی هەرچەندە ئێمە میلەتێکی زیندوین خۆشحاڵانە تا ئێستا زیندوو ژەمێنینەوە هیوادارم کاک سەباح ئیزافە لەسەر قسەکەی کاکدانە من ئەوەم ناونیاوە سێ کوچکەی گۆرانی وتن شعر ئاواز دەستگای مۆسیقیەکەی جنابەت کە هونەرمەندێکی بە درێژایی تەمەنی خۆت خزمەتت کردووە ئەمە لە نێو کورد ئێمە پاشاگردانی پێوە دیارەیانە ئایا پێشۆتر لە سەردەمی هونەرمەندانی گەورە وەک مەمەستا عەلی مەردان و حەسەن زیرەک و حەمێد ماملی و تایر تۆفیق و ئەو هونەرمەندانەی کەیان بینین ئەوانە وا بوون ئێستا وان ئێمە بەپێی ئەوەی کە ئێستا کاری هونەری لە شارە زۆرە ینی لە دەور و پشتمان و لە ناو خۆمانە ئیتر ستایلەکان جابۆتەوە ئێستا من پێم وایە ئیشی هونەری ئەبێت تۆ ئەو ستایلی کە لە پێش خۆت هەیە لەبیری نەکەیت بەوە ئەوتر ڕسەنایەتی بەڵام ئەم جیلەی کە ئێستا لە دوای ئێمەیەت بەڕاستی زۆریان ئەمان تەقەبول نییە ئەن تەقەبولیەوە ناکەن کە گوێ لەم شتە کۆنانی ئێمە بگرن هاتووە وەرگتن داڕشتنەوە جارێکیکە بە تایبەتی ئەم تێکەڵاوبوونی کەلتوری ئێمە لەگەڵ ئەوروپا و هاتووینەتەوە زۆر لە گەنجەکانمان ئێستا ئەنتەرنێت و ئەوە لە بەردەستایە بە بیر و باوەڕی خۆیان ئەمە تازەگەریە کە ئەگەر بەکارهێنانی ئامێرەکان لەونی گۆرانیەکان تێکەڵاوکردنی گۆرانی هندی و فارسی و تورکی لەگەڵ گۆرانی کوردیە عەرەبی ئەمە هەتا هونەرمەندە کۆنەکانیشمان هەندێک چانەوانێک کە من باسم کرد هەلەواناتیایەتی گۆرانی عەرەبی و کوردی تێکەڵاو کردووە تورکی و کوردی تێکەڵاو کردووە هندی و کوردی تێکەڵاو کردووە ئیتر ئەوان ئەمە بە پێشکەوت نەزانن و ئەزان ئەمە بەڵام من دایم هەروتومە ناسنامەی ئێمە بە کارە کەلتوریەکانمانەوەیە بە ڕەسەنایەتەکانمانەوەیە ئەو کەسەی کاری کەلتوری و ڕەسەنایەتی نەبێ ناسنامەی هونەریشی نابێ ئێمە کاچینە دەرەوە دایمە بیر لەواکەینەوە باڵەبانێک و زۆرنایەک و دەهۆڵێک و ئەو ئەمێرە فۆلکلۆریانە بەرینە دەرەوە بەڵام مادە سەرستا کاچینە دەرەوە بە کیبۆردێکەوە هەر کیبۆردێک و گۆرانی بێژێک کرد و تاوە ئێستا ئەو باڵەبانە جوانە شێن ناشرین کردووە لەگەڵ کیبۆردێکەوە باڵەبان ینی ئەو خەتەریاتی ئیشەکەی ئێمە لەوایە من ناڵم ناشرین و ناخۆشە بەڵام جوانە بەڵام بۆچی بۆ سنتورێک و زەڕێک و دەفێک و باڵەبانێک نەبێ ئەو کاری هەر پێکرێ و زیاتریش بەڵام بوونی ئێمە لە کارە کەلتوریەکانمانە پێست بەواکە ناسنامی خۆمان بسەلمێنێ ئێش بە ئامێرە کەلتوریەکانمانەوەە من دایمە لە هەموو لە دەرە وڵاتیش بووم دایمە بەجلی کوردیەوە و سنتورەکەمە و کە پێم کرا بە گۆرانی کوردیشمت و خۆشم هەڵپەڕێمەوە چارم نەبوو تەنیا بووم بەڵام ئێستاش کوورم برادرانم لە بەردەستایە ئەو بەرهەمە تازانەی کە ئیشەڵا لە جەنابتانە ئەبینن ئێمە بەپێی ئەیشەکانمان دیارە کە چیمان کردو و بە تایبەتیش لە دوای هاتنەوەم بۆ کاکە دانا و بۆ کاکە شوان میرە و بۆ سێدێکی تازەشمان هەر بەڕێگاوەیە بۆ یەک دوو برادری هونەرمەندان
کە لە هەورامانن بۆ کاک سیروان و بۆ کاک پێشڕە هۆرامی هیوادارم ئەو کارانە بێتە هەوێنێک بۆی ئەو برادرانی کە لە ستایلەکەی ئێمە لایەنەوە بێنەوە سەرخەت و کار هونەریەکان بە شێوازی خۆی بکەن. هیوادارم سەردەمی مامۆستا مەزهەری خالقی کۆمەڵێک هونەرمەند بوو. سێرەکەی مامۆستا مەزهەری خالقی جوانکاریکی لە مۆسیقا و لە گۆرانی کوردیا کرد. نوێگەرێکی لە مۆسیقای کوردیا کرد لە ساڵی 60ەکانە بە ئۆرکسترایەکەوە لە تاران یا لە کرماشان ئەو گۆرانیانەی تۆمار کرد کە ئێمە ئەو ڕۆژانازی پێوەکەین. ئەمە کاکدانە فەرمووی کە دراسی گۆرانی مۆزیکی خۆمان بکەین پێم وایە مامۆستا مەزهەر بە تێفکرین و تێڕوانینی نوێ و سەردەمیانەوە ئەو شاکارانەی خۆڵقان. دوای مامۆستا مەزهەر کەسێک نابینین کە شاکاری گوای بخۆڵقین ئێمە گوێی لێ ڕاگرین بڵین بەڕاستی جوان بوو کارەکەی، ئیشەکەی جوان بوو، شعرەکەی پوخت بوو، ئاوازەکەی پوخت بوو، کوردانە بوو. مامۆستا مەزهەر هەرچی گوێی لێ ڕاگری هەمووی کوردی و نوێیە. وانییە کاک سەباح؟ وایە من پێم وایە بەهرش زۆر دەورە بینێ دەنگەکە با لە پێش مۆسیقا و دەنگەکە بڵین. بەڕاستی ئیتر خۆ منکاری لە مامۆستای گەورە مەزهەری خالقی ناکرێ ئەو نەخۆش شاکاتەوە بەدەنگی. یعنی ئێمە باسی ئەوە بکەین لە زمانێکە ئەو لەبەر دەستیا بۆ ئەو هەموو مۆسیقا لە چاکی کە لە ئێرانە ژیاون ئەوانش بەڕاستی هەمووی کەڵە هونەرمەندی ئەو زمانی خۆیان وەکو مشتەبای میرزادەوە ینی ئەوانە بۆ حەسەن زیرەک چی کردووە کاک؟ چەند حەسەن زیرەک دەنگی خۆشە مۆسیقاکەی ئەو نیکە خۆشترە. بەنسبەتی ئەوە من زۆر گوێ لە مۆسیقاکە یەگرم ئەو نیش گوێ لە حەسەن زیرەک بگرم بەڕاستی. اینجا ئەمەش لە سلێمانی ئێستامان هەیە ئێستا بەڕاستی خەریکە ئەوەی کە تۆ لە خەڵتە ئێمە تازە ئەمە بەڕاستی فەرقی سەمفۆنی دروست بووە، فەرقی زۆر چاک دروست بووە لە سلێمانیە، چەندەها گروپی چاک دروست بووە. من ڕەشبین نیم دایمە هەڵەڵێ مەمە لە پێشەوەی ئەگەر کاری خراپ نەکەین کاری باشیشمان پێ ناکرێ ئەبێ کارە خراپەکان ببینین بۆی بتوانین کاری باشتر بکەین. ئەوە زەمانیشە ئەڕوات من پێم وابێ دڵیشمان لە خۆماندا نەمێنێ بەڕاستی دەرگاکردنەوەی تەکنەلۆژیا بەو خێراییە لە ئێمە کرایەوە بەڕاستی من بۆ خۆم ئەڵێم ئێشتا باشە چونکە بە خێرایکی زۆر ئێمە دەرگای تەکنەلۆژیا و هەنێ پێشکەوتن کرایەوە لە سەرمان بەبێەوەی ئامادەکاری هەبێ ئامادەکاری بۆ کرابێ پلانێکی پێشوەختی بۆ کرابێ بەڕاستی ئێمە وڵات زۆرە یاخود بڵین ڕاستتر بڵین میلەت زۆرە کە وەکو ئێمە ساڵانێکی زۆر پێش ئێمە دەرگایان بۆ کرایەوە هەر وەکو ئێمەیان ئەگەر دیقەت بین وەکو ئێمەیان لێ بەسەر هات بەڵام خۆی ئیتر ساڵ بە ساڵ کات خۆی وای کرد کە شتەکان هاتنەوە سەر ڕێچکەی خۆی ئیتر ئەوەی هونەرمەند بوو مایەوە درێژەی بەکاری خۆیە ئەوانەی کە بەو خێرایی هاتنە ناوە بەڕاستی خۆیان کشانە دواوە ئیتر ئێمەش من وای بۆ چم ئێمەش بە هەمان شێوە بەڵام من گەشببینم ئەوەی بەسەر ئێمە شەها و دەرگا کراوەیە و ئەو بە خۆشحاڵیەوە ئێڵێم ئێمەش وەکو هەموو میلەتانی دنیا خۆ ئێمەش میلەتین ملەتێکین هێشتا خەریکین لەگەڵ دوژمنەکەمان دیفاع لە خۆمانەکەین. ئێستش ئێمە لە سەنگەران ئێستا زۆر قەزایی سیاسی بەڕاستی قەزایی سیاسیمان هەیە ئێستا ئێمە باشووری کوردستانمان ڕزگارە هەرێمە بەشەکانی کەمان ماوە کاکە هێشتا لە بەرگریان با ئێستا بچینە بڵێ لای گۆرانی بە دەنگە خۆشەکەی کاک دانای عەزیز و کاک سەباحی خۆشەویست بە سنتورە جوانەکەی بەسەرجا دەڵێن سەودای کەم ماشق بووی وەها شێتانە بۆی وێڵی خەڵکی سەرگارمی ئەم ژینان ئەتۆش دنیا بەجێ دێڵی لە خەڵوەتگای کەمابیت ئەڵقەی زیکری گرێداوە
لخلوت جاي كما عابد ألقي ذكري قريداوا لسر جاي كام طريقة شو شي بدت في الرداوا لسر جاي كام طريقة شو شي بدت في الرداوا خۆتۆ پێشانگی کاروان و هەوارگەی بەزم و خۆشی بووی خۆتۆ پێشانگی کاروان و هەوارگەی بەزم و خۆشی بووی لەسەر بەردی کامە میحنە گوڵی شادیت باجێماوە لەسەر بەردی کامە میحنە گوڵی شادیت باجێماوە جارێ دڵم بیابانە و جارێ قیبلەی دەروێشانە جارێ دڵم بیابانە و جارێ قیبلەی دەروێشانە بۆ وەڵامی ئەم حاڵەتەم من وەڵامم پێ نەماوە بۆ وەڵامی ئەم حاڵەتەم من وەڵامم پێ نەماوە دەڵێن سەودای کەم عاشق بووی وەها شێتانە بۆی وێڵی وەها شێتانە بۆی وێڵی خەڵکی سەرگارمی ئەم ژینان ئەتۆش دنیا بەجێ دێڵی ئەتۆش دنیا بەجێ دێڵی دەمەکەت خۆش بێ کاکدانە زۆر سپاس کاک سەباگیان دەست و پەنجە دەرخۆش بێ ئەو پەنجە ڕەنگینە خۆش بوو باسێک لەم گۆرانیە بکەین گۆرانی پرسیار بوو کاک جەلال بەڵێ گۆرانی پرسیار بەڵامەگەر ڕێگەم بیت لە پێشەچی بەرنامەکە گۆرانی گەردوگوڵی بەیان بوومان بەڵێ وت گەردوگوڵی بەیان بوو لە پێنج خشتێکێکی بێکەسە لەسەر غەزەلێکی سالم بە پێویستی ێزانم ڕوونکردنەوەیکی لەسەر بم و ئاوازی هونەرمەندی کۆچکردو تاو شوێنەی من بزانم ئاوازی هونەرمەندی کۆچکردو کاک محەممەدی نەجارە بڵێ و مۆزیکی کاک لێر حسێنە و موزیک یەشێ لەو کاتە کاک سەواح بوو کاک گۆران کاملە لەگەڵ کاک لێر حسێن و کاک هاوڕێ بەزەر ئەی ئەم گۆرانیە کە ئێستا گۆرانی پرسیار گۆرانی پرسیار هۆنراوەی کا خالید مەجی فەرەجا موزیکی کاک سەباحی سەنتورە و ئاوازی خۆمە دەمەت خۆش بێت زۆر زێرتر تسل بەڵام هەمومان نەوتوانە جان هەمومان نەوت نەخێنەوەڵە هەموو نەوترا تۆ مەجبورە کردوم ئەوەنە وایە بەرنامەکەەوە تەقازاکات ناچارین کە شتەکان بکەینەوە بڕێک کورتتر فریاش ناکەین بەڕاستی جنابەت ساڵی 95 کوێ دەرەوە بەڵێ پێش 95 کۆمەڵە گۆرانی تۆمار کرد حەزەکەم باسێک لە دەرەوە بکەیت لە دەرەوە چالاکی هونەریت بوو نەدبوو چیت کرا و فترەیە لە دەرەوە ئەو فترەیە لە دەرەوە بەڕاستی وەکو ئەو گواستنەوەی نەوەعی و کات و زەمانەی کە هاتە پێشێ ئینسان کە چووە غەریبی تە پێویستی بە زمانە پێویستی لە ژیانێکی تازاتەوە ئەژیت ساڵانێکی باشت لێ با بەڕاستی هەتاکو خۆتە بینیتەوە خۆتە دۆزیتەوە هەرچەنە لەگەڵ ئەوەشە زۆر جاران لەگەڵ هاوڕێیان و خۆشەویستی مۆزیک لە دەرەوەی وڵات توانیمە هەنێ جار لە بۆنەکانی نەورۆزە یاخود زۆرینەی بەرنمەکانی هەڵابجا لە تەلەڤیزۆنی مێد و میدیا و ڕۆژ و
بەو توانایی بەو کات و زەمەنە نەمێشتوە دابڕێم هەرچەنە وەکو بەرهەم کەم بوومەتەوە لەو کات و زەمەنە بەڵام هەرتوانیمە ئیدامە بەکارەکانی خۆم بم لەگەڵ ئەوەشە بەڵام نەمەگە ئەمێ بگەڕێمەوە بۆ ساڵی 91 لە دوای ڕاپەڕی نێمەزنەکەی خەڵکی کوردستان بەڕاستی من کاسێتێکم تۆمار کرد کاسێتێکە زۆرینەی گۆرانیەکان گۆرانی نەتەوەین لە خۆئەگرێ دوا بە دوای ئەوە لەگەڵ هاوڕێیانمە لە تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد ئەوە بوو دەستمان کرد بەو چەندین گۆرانی جوان هەتاکو ساڵی 95 پێشوەی بڕۆی دەرەوە پێشەوەی ڕۆمەوە بەڵێ ئەوانتان تۆمار کرد بەڵێ ئەوەی لە دەرەوە لە بۆنەکان بۆ ناتوێت بۆ کوردستان لەو ماوەی چەند ساڵا کە سەردانی کوردستان بکەی و کۆمەڵێک کار و چالاکی تر لێرە سیدێک تۆمار بکەیت سوزانم بەرهەمەکانە تۆمار بکەوانەیە کە ماون لەو بینە هاتووم بەڕاستی بەڵام دوور و نزیک قەرەباڵغیەکە بووە بینیمە قەرەباڵغیەکە بووە دای هەمیشە واشم بیر کردوێتەوە ئەگەر من ئەو کاری کایکەم لەو کارانی پێشوم باشتر نەوێ ئامادە نیم بەڕاستی وەکو خۆم ئامادە نیم کاریکە بکەم هەرو کارانە ئەوەستم هەتاکو کاری باشتر و کاری چاکتر یەنە پێشەوە بتوانم تۆماریان بکەم خۆشبەختانە گۆرانی سلێمانی گۆرانی جیاوازی خۆشبەختانە کە لەگەڵ تیپی مۆسیقای فۆلکلۆرا بە شانازیەوە سپاسیانەکەم ئازیەتیان زۆر کێشاوە لەگەڵ ما بەڕاستی تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد بە هەموو توانایەکی خۆیانەوە من سپاسیانەکەم کەوەنە بە وەفا بوون بەڕاستی بەرامبەر بە من زۆر خۆشەویستن هیوادارمە سەرکەوتوو بنەوەن ئەم سیدێک کە بڵاوتان کردوتەوە یادگەرزان سەباحیش بڕێک باسی لەسەری کرد من پێم خۆش بوو کە وەک گۆرانی بێژە کە خۆت خاوەنی بەرهەمەکەی بەرحاڵ باسیکی لێ بکەی ئەو سیدیە کە چۆنە کارچەند نووسراوە لێرە پێم خۆشە باسی بکە بۆ بینەرانی بەڕێز من پێم خۆش و باسی سێدەکە کاک سەباح بە تەواوەتی باسی هەموو چووکە کاک سەباح بەڕاستی بەڕێوبەر و لێپرساوی تیپی مۆسیقای فۆلکلۆری کووردا ئەو زیاتر هیلاچەکان ئەتوانم بڵێم کەوتەوە سەر شانی کاک سەباح زیاتر ماندووبوونەکان لە لای کاک سەباح ئەو زیاتر ئەتوانێت لەبارەی ئەو سێدەیەوە بدوێ بەڵام وەکو کار کە من بەشداریم کردبێ دوو کاری منی تایە بە ناوەکانی گۆرانی سلێمانی بەڵێ گۆرانی سلێمانی کە هۆنراوی کا خالید مەجی فەرەجە لەسەر کەڤەرەکە نووسراوە گۆرانی هۆنراوی کا خالید مەجی فەرەجە و لە ئاوازی خۆم و میزیکی کاک سەباحە و گۆرانی جیاوازی ئەو شار هۆنراوی کا خالید مەجی فەرەجە و ئاوازی خۆم و میزیکی کاک سەباحە ئەمە ئەیتر ئەمە ئاخرین بەرهەمێک کە تۆمارت کردووە یا شتێکتان بەدواوەیە کە تۆماری بکەن جگەی لەو سیدیە بەدڵنیایی ئێمە پرۆژەمان دایم هەیە یعنی ئەگەر بڵێم بەسمێ لەم فترێک کاتیوە بۆ کوردستان شت تۆمار کردووە چیەکە ئێستا سەرقاڵی تۆمارکردنی کلیپم بەڕاستی من حەز ناکەم حەزەکەم شتەکە وەکو مفاجئ بێ باشترە چونکە کارمان کردووە حەزەکەم ئێستا پرۆژەکەمان وایە یەشێک لەو کلیپانەی کایکەین هەم وەکو وەفایەک بۆ ئەو هاوڕێ خۆشەویستە موزیکسانانی کە لەگەڵ مانابوون هەم وەکو بینەر و بیسەریش بەڕاستی بەتەماین کلیپێ بکەین ئێستا حاڵی حەزر لە کاری ئەو کلیپین حەز ناکەم بڵێم چۆنێتی و بچمە ناوازیە با خۆتان بیبین و بینەرانیش بیبین خۆشترە بەلای منەوە وایە وای هیوادارم هەر سەرکەوتووبی هەروە سیدی دێتە بەردەستی ئێمەی گوێگر کاک سەباح بە سانایی نییە ئێوەی مۆزیکژان و هەروەها گۆرانی بێژ و باقی لایەنەکانی تر ماندوویتەن پێوە دیارە مەتا چەند بۆ ئێوە ئاوا ئاسانە کە کاری هونەرمەندێک بکەن چەندە زەحمەتێک بەرحەڵ ئەرکتان لەسەر شانە چون ئەرکێکە ئەمە لەلایەنێکەوە ئەرکێکە بەڵام ئەرکی نەتەوەیەکەی زۆر گرنگە کەکدانەوانە ئەم ئەرکی نەتەوەی لە ئێوە چییە؟ من حەز ناکەم قەت شت تەکرید کەم تەکرید یعنی من شتێک وەربگرم بیکەم بە کوردی منم پێ باش نییە بەڕاستی مادەم خۆمان ژێرخانێکی هونەری زۆر چاکمانەیە ئەوش ئەو دەنگانی پێش ئێمە و ئستایلانی پێش ئێمەیە ئێمە گە هیچمان پێ نەکرد بە ئەوانە بەکاربێنین نەکچم گۆرانێکی فارسی بێنم بیکەم بە کوردی گۆرانێکی تووشی بێنم بیکەم بە کوردی ئەگە پێش منشکرا بێ با من ئەوە نەکەم جا بەڕاستی گۆرانیەک ئێوە بە 5 دقا کوێگر گوێی لێگرێ و بینێریش ئەیبینێ
بەڵام بەڕاستی گۆرانی وایە هەفتەی پێچێ مانگی پێچێ گۆرانی وایە 2 تۆمارەکرێتەوە 3 تۆمارەکرێتەوە اینجا ئەو کەسێک کەیتر خۆی قوبوڵێتی بڵایی کاتۆ بڵاوێ کاتەوە بەڕاستی من گۆرانی ئەوە گەعدە نییە لە گەعدێکە دانیشی دە گۆرانی 20 گۆرانی بکەیت ئێمە توانین یەک گۆرانی بکەین لە هەفتەیەکە لە مانگێکە چونکە ئەو گۆرانی بێژە خۆی خەمیەتی لە شەعر لە وتن لە مۆسیقا لە تۆمارکردن لە ئێمە زۆر مهمە ڕیتم لای ئێمە دانەنێڕتم بە چه ڕتمێک بۆ ئەو شەعرە بۆ ئەو مۆسیقا ینی ڕیتم لە لای من لە هەموو شتەکانی کە مهمترە ئەبێمە پاراستنی مۆسیقای کوردی بە ڕیتمەوەیە بزانین چ ڕتمێکی جوان بەکارێنین هەم بۆ شەعر بۆ مۆسیقاش بەرحاڵ ئێوە بە 5 دقە گوێ لێگرن بەڵام ئێمە بە هەفتەیەک خەریکی بینە بە مانگێک تۆمارەکرێ بۆمان جاریواشە باش دەرناچێت وایە بە دڵنیایەوە مادووبوون و هیلاکی زۆری ئەوێ کاکدانە ئێمە بە تێر و تەسەلی باسی بەرهەمەکانی خۆتمان نەکرد بەیشەوەی ئەوەیە کە پێم خۆشە باسی بکەی باسی بەرهەمەکانی خۆت بکەی ئەخر گۆرانی کەوەی لەگەڵ کاکسەبا باسمان کرد بە سۆکۆسانای نایەتە بەرهەم ڕاستە منی گوێ لێ ڕاگرم و بەرحاڵ جۆرێک ئەحەسێمەوە لەو گۆرانیە بە شێعریەوە بە مۆسیقایەوە بە دەنگیەوە فەرموو بەڕاستی من حەزمە کرد لە هەموو گۆرانەکان لە کات و لە زەمەنی خۆیە قۆناغ بە قۆناغ باسیکەین بەڵام هەر ئاوا ئێستا باسی گۆرانەکانەکەم کە من بە شانازیەوە ئەتوان بڵێم یەکەم گۆرانی کە بۆ هەڵابجە کرا گۆرانی هەڵابجەی شەیدان لە هۆنراوەی کاک سەلاح ڕەش و موزیکی کاک سەباح و کاک سەفین خراجیانی بوو بەڕاستی ئێشتا بەناو حکومەتی عێراقی لە سلێمانیا ما بوو کە ئێمە ئەو گۆرانیەمان تۆمارە کرد و ئامادەمانە کرد پاشان سەربازی شۆڕەش بەڕاستی لە هۆنراوەی کاک پەژاربانەییە و ئاوازی کاک سەفین خراجیانیە ئەوشمان تۆمار کرد ئەوە سرودن بەڵێ سەربازی شۆڕش ئەرێ پێشمەرگە بە ئەرێ پێشمەرگە زیاتر ئەناسرێت دوا بە دوایەوەی تر لەگەڵ تیپی مۆسیقای فۆلکلۆر و بەماندووبوونی بە تایبەت بەڕاستی منەمێ لێرەوە زۆر سوپاسی کاک سەباح بکەم بەڕاستی زۆر ماندوو بووە لەگەڵما من ئەوە نیم بە تاقتەنیا هەموو شتەکانم کردبێ بەڕاستی هاوڕێ و خۆشەویستی کەمان زۆر بەڕاستی نادیارن کە پێویست و یەکەیەکە ناویان بێنین و زۆر سوپاسیان بکەین ئەمەوێت لە گۆرانی هەر لە گۆرانی لە بەرچاوی ناحەزانمە و حاجی مریەم و گوڵ مریەم خۆی گۆرانەکە بەڵام بە حاجی مریەم ناسراوە و گۆرانی گۆران بەڵێ ئاوازی نسکۆڵە و پێم وا بێ شتیشی خۆی هینێکی لە دواوەیە بەگراوندێکی جوانی لە دواوەیە و گۆرانیە هەر بۆیە پێشم خۆش بۆ ئەو گۆرانیە بڵێمەوە پاشان گۆرانەکانی بێکەسی و پرسیار و جیاوازی پێم وا بێ لەم ئەخیرانە بووی پارە 2012 بەڵێ بەڵام گۆرانەکانی لە بەرچاوی ناحەزانمە و گوڵ مریەم و بێکەسی و قیبلەی ڕاز و ئەوە لەگەڵ سلێمانی 2012 بەڕاستی 2013 من لێرەوە ئەمێ سوپاسی ئێوە بکەم سوپاسی ئەو ستافە بکەم عەزێتان کێشاوە بەخێربێن سەر هەردوو چاو زۆر سوپاس بۆ جەنابتان کە من دەرفەتانام لە بەرنامەی ئاوێنەی هونەر لە کەناڵی ڕۆژهەڵات تیڤیەوە بەڕاستی ئەرکتان کێشا دەستان خۆش بێ بەخێربێن سەر هەردوو چاوم زۆر سپاس کاک داناگیان ڕۆژهەڵات تیڤی تەلەڤیزیۆنێکی پێشمەرگانەیە ئەوەی لە دەستی بێ درێغی ناکە بەڕاستی هەر هونەرمەندێک لە هەر گۆشەیەکی لەم کوردستانە ئازادە بێت ئێمە چینە خزمەتی و بەرحەڵ باسی هونەر و کار و چالاکیەکانی خۆی بکە بۆ نەتەوەکەی دیارە زەحمەتی زۆری کێشاوە کاک سەباح پێم خۆشە دوایین وتت چییە ماوەی بەرنامەکەمان هەرچەند زۆریش لایداوە بەسەرچوو پێم خۆشە دواوتەی کورتت ئەگەر شتێکت هەیە فەرموو لەسەر ئەم بەرنامە لەسەر هەر شتێکە پێت خۆشە من بەرنامەکەم بەڕاستی حەڵقی خۆی تایبەتی خۆم نەبینی بەڵام حەڵقی برادەرانم بینیوە دەستخۆشیتان لێ یەکەم بەس هیوادارم ئێمە ڕەسەنایەتی و کەلتورەکەمان لە یاد نەکەین چونکە ناسنامەی هەموو کەسێک کە لە ناو دەرەوەی ئەو شوێنەکە گۆرانی تیاڵێ ڕەسەنایەتێکە ئەبێ بە ناسنامە بووی بوونی ئێمەش بە هونەرەکەمانەوە کە هونەرمەندێک ئەبێ ڕەسەناتی خۆمان بپارێزین هیوادارم مۆسیقای کوردی ئەو مۆسیقایە بێ کە گوێگەر گوێی لێگرت پێی ئاشنا بێ و پێی خۆش بێ نەک پێی بێزار بێت
سپاسیش بۆ ئێوە کە ئەرچی و مادووبوونی ئەمڕۆی ئێمەتان کێشا بەڕاستی سپاس بە ئۆستافە جوانە کە لەگەڵشتا هاتوون سەرچاومان هاتن هیوادارم خزمەتێکی بچووکی نوێری کوردیمان کردبێ لەم کەناڵی ئێوەوە. زۆر سپاس بۆ جنابیشت کاکدانە قسێکت هەیە لە کۆتایی پرسیار زۆرمان مابوو بەڵام کاتەکەمان مەجاری نەدا لایشیدا شتێکی تایبەت بە خۆت هەیە بۆ بینەران و بۆ عاشقانی دەنگی خۆت. من هیوادارم تەمەن و ژیان بوار بدا هەر لە خزمەت ئەو جۆگرە خۆشەویست و ئازیزانە بم و هیوادارم ئێمەش وەکو هەموو میلەتانی دنیا بتوانین لە پێش و تریش باسم کردووە من نامەوێت دیسانەوە دووبارەی کەمەوە بتوانین ئێمەش وەکو هەموو میلەتانی دنیا ببین بە خاوەنی کیانی خۆمان لە کوردستانێکی ئازاد و سەربەخۆیە ئێمەش خاوەنی حکومەتێکی یەکگرتووی کوردستان بین و زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست سپاس دووبارە بۆ ئەو هاوڕێ و ئازیزانە بەخێر بێن سەر چاو. زۆر سپاسی ئێوە شەکە هونەرمەندانی عزیز و خۆشەویست بینەرانی عزیز بەم جۆرە گەشتینە کۆتایی ئەم بەرنمەیە لەگەڵ هونەرمەندی گۆرانی بێژ کاک داناغەنی و هونەرمەندی ژەنیار کاک سەباح سەنتور تا هونەرمەندێکی تر و تا دیدارێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن بە گۆرانی گرینە کۆتایی بەرنامەکە هیوای سەربەرزیتان بۆ ئەخوازم. زۆر سپاس. زۆر سپاس. پێک دەگەین کە نێوانمان تا چاوبڕێکە بیابان بێ شارەکەی من گەرێمە سێر و وڵاتی تۆش بڕێ باران بێ کەی پێک دەگەین کە نێوانمان تا چاوبڕێکە بیابان بێ شارەکەی من گەرێمە سێر و وڵاتی تۆش بڕێ باران بێ کەی پێک دەگەین کە هاتووکمان دوو جیانی زۆر جیاتی کەی پێک دەگەین کە هاتووکمان دوو جیانی زۆر جیاتی هەرچی حەزی من و تۆیە هەرچی حەزی من و تۆیە لەسەر چەقی دووڕێیان بێ لەسەر چەقی دووڕێیان بێ دەبێ ئەوە سروشتمان بێ دەنا بۆچی لاوەتەی هەین دەبێ ئەوە سروشتمان بێ دەنا بۆچی لاوەتەی هەین دەرونی من وێرانە بێ دەرونی من وێرانە
دلی توش وەگی خۆ جوان بێ دەروێشێکی ڕۆژەواتی تۆی پەیوەندی لەسەر ڕێگا پێگەیشتنی زۆرەوەسان بێ منی شەیدا سیحری نەیوم دەروێشێکی ڕۆژەواتی تۆی پەیوەندی لەسەر ڕێگا پێگەیشتنی زۆرەوەسان بێ منی خولیای پاچی عاشق و گشتخەونێکی ئەرخەوانی منی خولیای پاچی عاشق و گشتخەونێکی ئەرخەوانی بۆ تۆ دنیا جوڵا وەک زریان بێ کەی پێک دەگەی